ئەم کەمپینەیە کەمپینی خێرخوازیە بۆم کەنجەیە پێشمەرگەیە دوو مناڵی خاوەن پێداویستی تایبەتی هەیە ئەم مناڵانە 16 نەفەرەیە لە هەموو عێراق ئەم نەخۆشییانە بێت ئەم چارەسەریەمان لە ئەڵمانیایە خەستەخانەی بەناشیان بکراو لە ئەڵمانیا ئەبێت چی دێتە ئەڵمانیا ئینجا حکومەتیشی بۆیان نەکرد قوربانە بە خوشکە گەورەکەم ئەوە تۆمی چاوەڕێتمان کرد سەربەر بە قوربانت ئەو خوشکە زڕی زۆر گەورەی بریوە لەبەر خاتەو دوومێڵانە ئەمە ئێستا تۆ خێرەکە لە بەردەستایە دەستکە گیرفان تا خۆت بێنە سن ئەگەر خوشکە بەڕێزەکەم خۆت بێنە ژێی دایشێ مناڵانە ممنون بە قوربانی و پێڵاوانە ئەوەی تۆ کرد تۆ بە هەموو کەسێ ناکرێت ئەوەی ئەو پیاوە کردی خاولیە فرۆشە بە حکومەتێ نەکرا ئەو پیاوە بەڕێزە هاوکاریمانەکات قوربانی دەست بم حكمة داوة شيء حكمة كل داوة شيء حكمة كل داوة شيء لێرجوای بێن نەداوم لێرجوای بێن نەداومەوە بۆیە هاتم سواڵی بۆ ئەەکەم بە شانازیشەوە بە قسە ڕایان گردوون و تەنها ئەوە پرسی باڵاکان وعدیشان پێداوەوە ئەخیر ڕۆژ لە بەردەم ئەنجومەنی وەزیران لێدوانم دا و هەیامم داوەتم ئەچم لەمڕۆ بە دوای سواڵەکەم لە دەرگاتان نابێت ئەها ئەوەی کە حکومەت وێ نەکراتوە بێتەکرێن